وڵای مانگی ڕەمەزان بەداخەوە بەرهەمانە بوو لە بەرەوەی بودجەکە کاری کردە سەر هونەرمەندان باشە خێنانەکە ڕووی لە هەموو لایە کردووە هەموو لای کردو ئەڕۆڵا پارە نییە چی بکەم تەندروستی و چۆنە تەندروستیم تا ڕادەیەک باشە زۆر باشە دکتۆرەکان ئەڵێن چی دکتۆرەکان ئەڵێن زۆر باشی بەیان ئەی لەگەڵ ڕۆژووە بینە چۆنە لەگەڵ ڕۆژا بینم نییە بۆ لەوەڵ لەبەرە عیلاجشتمێ باشە بەیەخان بەنیازی چی بۆ دوای مانگی ڕەمەزان وڵایی بەتەمای شتێنم دوای مانگی ڕەمەزان هیچ بەرهەمێشی و نەریە بەدەستانیە نەخێر بەس پەتری پۆتە تر هەرەوە جاجاری ئیشێکی بەسیتە ئیکەم زۆر نا لەبەرەوەی هیلاک نەبوو ماندوو نەبوو ینی هەمووی گەڕاوەتەوە بۆ بای تەندروستی جەنابە بەڵێ بەڵێ سپاس لێرەوە چ مژدانیەکەی بە بینەرەکانێک من مژدایم بە بینەرەکانم کە من بەردەوامم لە کاری هونەری خۆم نەخۆشی شکستی پێنێناوم بەڕاستی ئەگەر چەند تەندروستە باش نەبێت لە کاری هونەریەکە زیاتر ورە و پێەیە من خۆم کەسێکم ئیرادەم بە قەوتە ورەم بەرزە بۆ نەخۆشی بەڵام کاری هونەری ئەوەنەی تر ورە و بەرزەکاتەوە